Li zorbêya gerekên derdorên bajarê Duhok wek Masîk, Nizarkê, Êtîtê, Hewşkê û Qesara seyên bêlane bûyne metirsî ji bo serjiyana xelkî. Di mavê du heftiyan de 2 kes birîndar kirine. Beriya heftiyekê li taxê Masîkê û li ber dergehê Mal komeka seyan hêrişkiriye ser nobar Casimê 5 salî û bi sextî birîndar kiriye. Rêdan demjimêr 10.5 spêdê bûye. Ji layê cîranekî wan ve hatiye rizgar kirin. من بچیک را کرد سحکمه بچیک بیندار کردی ملت بی بون پشتاوی بو سری بو yani زیاده بیندار کرد. Tanha şêlterek bo parastina wan li Duhok nîne. Li ser cade û di nava kolanan da hatnûçonê dikin. Diktor Silêman Temer, serokê Rêxirava Kurdistan bo parastina mafê ajalan, çavdêriya beşek ji seyên bêlane li Duhok diket. گوره زانینت من از بارکم ما نزیکی 7 حتى 1000 صيد برا الله السنه بارزگاه دو جابن طبعا روج بروج افعل ده زيادات بيد واجر في دستوري بمينيد طبعا دي مترسوي جلا زيادات بيد بيجي شلون لقدوني باش شلون لقدون يعني حادثه سياره شلون يعني سرجاده كورونا دي الريك نشورستاني ده باجري لو رفره افريقيا حكومات خل في بتبكى خدون والريك زونسي سردميونه يعني شلتره كبيد افصاي بين خساندن عدد وناكين ببيد وبين تلقيح كرن وانجي فاكسين دون طبعا دي كوركي باش ذكرن Beriya niha rêveberiya vêrtenerî projeyek bo durustkirina şêlterekî li ser rûberê 4 donemên erdî daye parêzgehê bi kujmê 1 milyar dînar. Lê ta niha bê welan bûye. Karî li ser tê kirin bo hindê ku ev diyar denemîn xelkê xwe pişt rast dikin ku ev çareserî di çareseriya vî babetî ya tê kirin ya û namînîn dî firêkanên zanistî ev babetê tê çareser kirin. Navenda bajarê Hewlêr e beramber avahiyê parêzgehê û nêzik qaymûqaymê. Seyên bêlane li ser cade û di nava xelkî da dihêne dîtin li gor rêveberê vêrteneriya Hewlêr. Li hemî gerekên bajarî bi vî awayî sahene û bûne cihê metirsî û bêzariya rûnijvanan. فاعتقد هو هذا الكلب العضه يعني هذا كان الكلب؟ اعتقد هو هذا كان هو دائما موجود بهالمنطقه؟ والله ما منتبه عليه صراحه اول مره انتبه عليه. Beriya 22 demjimêran li taxê 108 Enkawe. Ev zaroke ketiye ber êrişa vî sayî. Ku digel babê xwe bo hewaguherînekê hatbû derve û leşê wî bi sextî birîndar kiriye. پێم وایە ئەو سەگە بوو کە گازی لێگرت وڵات چاودێریم نەدەکرد بەڕاستی یەکەم جارە دەیبینم لەگەڵ کوڕەکەم لەم ناوچێ پیاسەم دەکرد لە ناکاو سەگێک لێرە دەرچوو پەلاماریدا و دەست و قاچی گەست سەریشی بریندار بوو باش بوو من لێی نزیک بووم لە دەستی ڕزگارم کرد شوشتم و پاکم کردەوە بردم بۆ نەخۆشخانە لەوێش ڕێکاری پێویستیان گرتە بەر بەڵام پێکوتەی لێ نەبوو گوتیان لە دەرەوە بیکڕە. Li Hewlêrê bi tenê êk şêlterê nehukûmî heye ku ji layê dostên ajalên Kurdistanê hatiye durustkirin û niha zêdetirî 300 seyan li xwe digirît û Rêxiraveka Brîtanî mihane bi kujmê $10,000 palpiştiya darayî jê diket. فریاگوزاری سەرەتایی پێویستە بەڵام بەرنامەی سنووردارکردنی زاوزێ و ڤاکسینکردنیان تەنیا چارەسەرە. ئەمە لە وڵاتانی دی سەلمێنراوە کە کاری خۆی دەکات. هەرچی لێرەیە یەک سەگیمێ بێچووی زۆر دەنێتەوە. لە نێو ئەو بێچوانەش بێچووی دی بەدواوە دێت. هەمووی دەبێت بە بەچکە سەگ. Parêzgeha Hewlêr bo rizgarbûn ji metirsiya seyên bêlane 20 donemên erdî li nêzik meydana ajalan dabîn kirîne bo durustkirina şêlterekê hikûmî.
وا مەزەندە دەکرێت کە لە سنووری پارێزگای هەولێر بە قەزا ناحەکانەوە زیاتر لە 15,000 سەگی بێلانە هەبی و بێگومان بوونی ئەو سەگانەش بوونەتە مایەی وەڕزبوون و هەراسانکردنی خەڵک و ترساندون و جار هەبووە کوشتنیش لە ڕێگەی گازگرتنی سەگەکانەوە کە تۆمار کراوە لە سنووری پارێزگای هەولێر لە ساڵانی پێشتریش. لە سلێمانیژی هەمان پرسگرێکن هەولێر و دهۆکەنە دگەل سەین بێلانە سەگەکانی کانیبا لای پڕکێشاری سپی ئەف دیمەنە لە یەکژێک گەڕەکێن سلێمانیە بە کامێرا چاودێریە هاتیە تۆمارکردن سەرکە حرەسی ئەو بینایانە بایان خوارد بەردەوام ئەف دیمەنە دووبارە دەبن لە پارێزگەهێ li gor rapirsiyeka rêxirawa Pako bo parastina ajalên Kurdistanê ku meha heşt ya sala derbasbûyî encam daye li 78 sediya gerekên Silêmaniyê sayên bêlane hene ji ber nebûna xarna pêdivî hencaran hêrij dikene ser xelkî. مەکتەبەکەی مناڵەکان ئەوە مزگەوتەکەی تەنیشتێتی من ناتوانم بە تەنیا بیان نێرم هەردووچیان کچەکە ئەبێ خۆم بیان بە بۆ مەکتەبەکە و اینجا دوایی لەو سەری شەو بێمەوە هەمان شێوە بیان هێنمەوە لە تاو سەگەکان ئەو تا مامۆستایەک ئالیا پەلاماریەوە ئەم ماڵی سەرەوەمان قاتی سەرەوەمان چۆکڕەکە یارمەتییا و ڕزگاری کە 12 سەگ پەلاماریان ناوە ئەڵێ هەچی گیانێر خوێن بە ئەو مامۆستایە هەچەنی کردووە نەیتوانی یعنی خۆی ڕزگارکە وەڵا لێ ترسم بە دوای من کەوتووە حەزێ گازێگرێ ئەستان بینی ومەد 20 سەگ ڕۆشتی بە دوای کوڕە ڕەفیقمە کەوتووە حەزێ گازێگرێ Di dîmayîka Wilda sed sayên bêlane li Silêmaniyê bi rêka neştergeriyê hatine nezokirin. Firîşte û hevjînê xwe mala xwe taybet kirine bi sayên bêlane. 63 sayên bêlane bi xwedî dikin. Rojane xarin, vexarin û çareserî û paxişkirina wan encam didin. کاتێک من دەستم بەم ئیشە کرد تەنها ئەوە بوو کە هەستم بە ئازاری و ئاژەڵانە کردووە یعنی ڕۆژێک من خۆم قسەجێ ئەوان بینیم کەوان چەندێک ئازاریانە چەندێک ئازیێتە درێن چەندێک برسیە بن چەندمان دووە بن لە دەرەوە چەند سکایەتیان پێکرێ سا بۆ منە کەتان نمونەیەکە ئەمەیەکی سەبەم عەرەبانەی گێڕین ئەوە سیارە لیا و ناتوانێ بڕوات چیانەکەی بۆ ڕۆژانە؟ لێرە خزمەتەکرێن لەژێ چاودێری دکتۆرا بن نەخۆشیەکە بێ بۆ لای دکتۆرە برێن خواردنیان بۆ دروست ئەکرێ بڵێن برنجە کوڵێنم بۆیان گۆشتیان بۆ کوڵێن و خواردنی تایبەتی خۆیان هەیە شۆردنیان هەیە Hejmara sayên bêlane li senterê bajarê Silêmaniyê bi 2 ta 3000 sayan dihêne xemlandin li gor datayên rêxirawa Pako. کارگەریە پارێزگەهێکار ji bo nehêlana wan di nav bajarî da diket. ئێمە دەستمان پێ کردووە شوێنەکە دیاری کراوە تەلبەن کراوە ڕێکخراوە داوایان لە ئێمە کردووە کە پاسەوانی بۆ دابین بکەین و پێداویستە لۆجستیەکانی بۆ دابینکەین ئێمە لە نزیکترین کاتە دابینیەکەین ئێستا بە هیمەتی ئەو لیژنە باڵایی کە بۆ بوارە دروستمان کردووە ڕێوشێنی پێویستدا ئەنێن بۆ کۆکردنەوەیان و شوێن دیاریەکەن بۆ ئەوەی کە ئەو بەڕێزانە و بە تایبەتی پزیشکە ڤێتەرنەریەکان و کارمەندانی ڤێتەرنەری بتوانن کارە زانستیەکانی خۆیان وەکانە تەندروستەکانی خوانی تیا بکەن. لە ساڵ 1986 پەرلەمانی عێراقی یاسایە ژمارە 48 بە navê jinabirna sayên bêlane derkiriye ku mafî didete hikûmetê bi rêka gulle û jehrê van sayan jinav bibet. Lê van salên dîmahîkê ji ber karvedanên sosyal medya û rêxirawên mafê ajalan ev kare ragirtiye. Ev yeke jî bûye sedema zêdebûna sayan di nava bajaran ku metirsiya balavbûna çend corên nexweşiyan hene. نەخۆشی ڤایرۆسیمان هەیە گرنگترینەکە ئەوەیە کە سەگی هاریە کە ئەگەر سەگەک تووشی بووە ئەگەریوەیە لە کاری پەلەماردانی خەڵک توش دەبیتن تووشی دەکاتن لە هەمان کاتش نەخۆشیەکانی پێستە وەکو گەڕۆبوون و شتانانە ئەگەر تەلاموسی بکاتن لەگەر هاوڵاتیانش ئەگەرەوەی تووشی بکاتن لە هەمان گرنگتر تۆرەکەی ئاو. ساڵێ دوو جاران زاوزێ ئەنجام دەدەن. ماوێ دووگیانیا دەیکێ 63 ڕۆژن و
di navbera 3 heta 12 kûçkan dibin. Li gor şarezayên Buarê Ajelê berhemê bi tinê du sayan bo mawê 11 salan dibîte zêdetirî 6,000 sayan. Naif Ramazan Rodaw.